وەک ئەوەی کە خەڵک دێ سێری فیلمێکەکە لەلایەتەوە زیاتر چێژ لەو فیلمە ئەبینێ کە لێرە سێریەکە چونکە فیلمەکانی تۆ وەک ئەوەی کە من متابعیم کردبێ زیاتر بەلای کلاسیکە ئاڕوا وەک ئەوە فیلمێکی سەردەمیانە بێ یاخۆت چۆنڵێ لەگەڵ ئەم کاتەی ئێمە بێت بەس زیاتر ئەوەی دیقەتماوە تۆ زۆر حەز بە فیلمی هندیە. والله برادرانی عشقانی سینەما زۆربەی هندی کاتی خۆشی کاتی فیلمی هندی ئیشی دەکرد یعنی لە سینەمایەکەی ئێمە کە من لە سینەما سلاحەدین بووم هەر لە گچکەیەوە هەبلێم لە شێستەکانەوە کە فیلمی هندی ئیشی دەکرد پڕ دەبوو یعنی نەتدەتانی بژمێری ئیلا بە پیتاقە دەتزانی بژمێری چەند نەفەر لە ژوورەیە هیچ کاتێک فیلمی هندی چۆن یعنی بڕۆ لە بۆ 500 700 نەفەر ئێستا شەروایە ئەو ڕۆژانەی کە تۆ داهێنەی نمایشەکان هەر فیلمی هندیە؟ نا بەس جومعان فیلمی هندیە بەس جومعان ئێستا ئیمڕۆ فیلمی حەرقەلە ئەو ماچستی و ئەوانەیە دەبرا و 5 برا و 7 برا و ئەوان هەموو قلینجانێشی کاتەکانی چۆن دیاری ئەەکەی بۆ نەگەر کەسێ بێوێ سەردام کە ئەمڕۆ سێری فیلمێک بکات وەڵاهی لە فیسبوک برادران بڵاو دەکەنەوە منیش بڵاو دەکەمەوە ئەوانش لەسەر من بڵاو دەکەنەوە ئەو زۆر عشقانی هندی دێ بەجوایز عشقانی فیلمی حەرقەل و تاریخی و پۆلیسی و کوردی بەجوایز ئەوانش هەدێن. کاک جۆهرەمەوێ پرسیاری ئەوە بکەم هیچ یعنی خاتوون دێت سەردامکە یان تەنها پیاو دێت سەردامکە بۆ ئێرە؟ نەخێت تەنیا پیاو دێ بەڵام خاتون و ئەوان ڕۆژی تایبەتیان لۆیان دادەنێم هەموو جارێ دەبینی دوعای لە پێکەوە سێعای لە پێکەوە تەلەفۆن دەکەن دەرێن مەزالێک مام دەنێ ڕۆژەک دێین ئەمش دەنێن فلانکە ڕۆژی وەرن. بەڵێ یعنی خۆ جیاد کردوتەوە یان خەڵک خۆی لە ڕۆژەیە؟ خۆم زیام کردوتەوە چونکە لەبەرەوەی شوێنەکە هەر جێی 6-7 کەسی دەبتەوە ئەگەر من تێکەڵکەم معنایەوە جێ نابتەوە باشترەوە هەروها لە بۆ مناڵانیش مەکتەبەکان بۆ مناڵانیش فیلمی تایبەتی ئەفلام کارتون شتووە ئەم زۆر جار لێمدا لە مەکتەبەکان هاتوونە 120 منداڵ دێن. کاک جەوهەر تۆ ئەم شەنۆ داناوە هیچ کەسێک هەبووە یارمەتیت کولفەیەکی وات بۆ سەرف بکا کە هاوکاری تۆ بکات خەڵک دێت سەردانەکە بۆ ئەم شەنەوەکەوەی بزانم تۆ هەتا ئاو چاکەش لەسەر خۆتە هیچ حسابک لە هیچ کەسێ وەرناگری؟ ناوەڵای هیچ کەس یارمەتی مینێدایە پارەشمیان لێستان لە وەزارەتی ڕۆشنبیری 500,000 لێستان لەبۆ ئیجازەکەی وتم با ئیجازەی وەرەگرم نەبا دەستبێنی ئاسایش بێ دووزبەی شۆڕتە بێ دووزبەی مەکافحە بێ با ئێرە ڕەسمی 500,000شمدا هەتا ئیجازەی تایبەتیم وەرگرت. یعنی هیچ کەسێک لەو کەسانی کە بینەرێکی تایبەت هات بە سێریکە حەزی نەکردو هاوکاریە بکە؟ وەڵاهی بەدی برادرم هەیە مەسەرەن خەڵکی خانەقایە هەموو 2-3 مانگ جارێک هاوکاریەکی زۆر دەکا بە چشمەکینا مەسەرەن بۆ وەک پاکردنەوەی ساڵەکە بە کارتۆن ئەوە دەینی زاهی و بۆن و عەتر و هەروها پاقلاوە و هێوە دەینی بۆن برادران یعنی برادری تکەشم هەیە ئەویش معرەزی هەیە بۆ بووک و گواستنەوە ئەو شتانە ئەویش ڕۆژانە هەموو هەفتەی پڕ لە کێک و هەروەها بیبسی کۆڵە و فانتەوە و نەواشتانش ئەو دەینیتن.